TOS نەخۆشیێکی ون بووە، نەخۆشیێکی هەتیوە، نەخۆشیێکی ون بووە لە نێوان اختصاسەکانە، لە نێوان وڵاتەکانە، لە نێوان کەلتورەکانە. ئێمە بین کویان کەینەوە بۆ ئەوەی ئەم ئەزمونانە شێر بکەین لە بینیەکە. بەڵێ ئەو پرسیارە زۆر جارەکرێ بۆچی سۆراسیک ئاوتە سندرۆم، بۆچی کۆنیشانەی دەرچی سنگ. لە ڕاستیە ئێمە ئەمانەوێ خزمەتێک بکەین، ئەمانەوێ خزمەتێک بە زانست بکەین، ئەمانوێ دەستباری زانست بین بە گوێری توانای خۆمان. بچین چی بکەین بەڕای تۆ؟ بچین ئیش لەسەر چی بکەین؟ بچین ئیش لەسەر لەنگ کانسەر بکەین؟ وا هەست ناکەم بۆ شایەکی وایان بۆ ئێمە جێ هێشت بێ. ئیش زۆر کراوە لەسەر لەنگ کانسەر و ئەو لەنگ کانسەرش بێگومان تەقەنیکی زۆر زەخمیشی ئەوێ لەگەڵ یابوجێکی باشتری ئەوێ لەگەڵ ئەوەشا بۆ شایەکە پڕ کراوەتەوە تا ڕادەیەک لەسەر چیتر بیکەین، لەسەر هەر بابەتێ بیکەین ئەبێ ئەو بابەتە خەسڵەتی ئەوەی تیابێت کە بۆ شایەک جێما بێ ئێمە ئیشی تیا بکەین. لە سۆراسیک ئاوتە سندرۆمان بۆ شایە دۆزینەوە. چۆن؟ بەڕاستی ئەگەر چی لە عیلمی دەرمانسازیە هەندێک دەرمان پیاوتێ ئۆرفان درەگ، دەرمانی هەتیو. ئەم دەرمانە هەتیوانە بازاڕیان نییە بۆیە کۆمپانیەکان ئیشی لەسەر ناکەن، پارەیان دەست ناکەوێتیە. من واز دەکەم ئەگەر ئەم وشە ڕاست بێ بۆ دزیز بەکاری بێنین ڕێک ئۆرفان دزیز بۆ TOS بەکارهێنرێ. بۆچی؟ ئەم لەبەرەوەی نا بازاڕی نییە، بەعکسەوە لە وڵاتیان بازاڕیان زۆرە. لەبەر ئەوە کە قەدەری خوا وایە تۆس کەوتۆتە شوێنێکەوە ون بووە لە نێوان برانچەکانە. ئۆرسۆپێدیک ئازاری شان و ملە بینێ بەس عەمەلیاتی پەراسوو ناکە. دەستی سڕە بێ دکتۆری مێشک و دەمارێ بینێ بەس دکتۆری مێشک و دەمار عەمەلیات ناکە. دەستی سڕە بێ دکتۆری نەشتەرکاری مێشک و دەمار ئەی بینێ بەڵام ئەوان زۆر ئیشیان بە پلورا و بە لەنگ و ئەوانە نییە. ئێمە ئیشمان بریتە لە پەراسوو، ئێمە ئیشمان بریتە لە نەخۆشی سیەکان، ئێمە پریشمان بریتە لە پەردەی سنگ کەمانە پەیوەندیان بە TOS هەیە. بەڵام ئێمە عادەتەن خەڵک بۆ ئازاری شانمل نایە بۆ لای ئێمە، خەڵک بۆ دەستسڕبوون نایە بۆ لای دکتۆری سنگ، بۆیە لەم بەیناو نەبێ. ئەگەر تەماشا بکەی لە ئیڤێنتەکانە، ئیڤێنتی European Society of Thoracic Surgeon، ئەمە شتێکی ئەوتوی بۆ TOS دانەناوە، ڤاسکولەرتیای نەناوە، نیورۆسێرجنەکان دایانەناوە. نەخۆشیەکە ون بووە لە بینی سۆسایەتیەکانە، لە بینی قوتبەکانی عیلمە. بۆیە پێویستی بەناوەندێکە بێت ئەمانە کۆکاتەوە لە خۆی. هەم سۆراسیک سێرجن بێنێ، هەم ڕۆماتۆلۆجیست بێنێ کە ئازاری شانمونە بینێ، هەم ئۆرسۆپێدیک بینێ کە ئازاری شانمونە بینێ، هەم نیورۆسێرجنە بینێ. کەسێکەوێ دەوری پیاوماقوڵێ ببینێ لایەنەکان لە خۆی کۆکاتەوە، مەرجەعێکێوێ لایەنەکان لە خۆی کۆکاتەوە. بۆیە ئەم مەرجەعە لە عالەمە بوونی نییە، ئەمە بۆ شایە. ئێمە وەکو تاوەری تەندروستی سمارت، وەکو بەشی نەشتەرگەری سنگ و دڵۆبۆرەکانی خوێن، وەکو تاوەری تەندروستی سمارت بە شێوەیەکی گشتی ئەمانەوێ دەوری ئەو پیاوماقوڵە ببینین کە ئەم لایەنانە لە خۆمان کۆکەینەوە، کویان کەینەوە لەسەر مێزە دایانێن. وەرن بابەجیان با لەسەر ئەم بابەتە کە بەش بۆ لە بینمانە، کە تەفروتونا بۆ لە بینمانە قسە بکەین، بەحسەکان تاوتوێ بکەین، ئەزمونەکان ئاڵوگۆڕ بکەین. باوەڕەکەی لای ئێمە نەشتەرگەری TOSەکەین ڕەنگە نیو سەعاتمان پێ بچێت، ڕەنگە 25 دقیقەمان پێ بچێت. ئەسڵەن حاڵەتی تیپیکەڵمانەیە ئێمە من ڤیدۆم داناوە لە یوتیوب 90 دقیقەم پێچێت، ئەڵبەتە حاڵەتی تیپیکەڵە هەموو حاڵەتی وانە. حاڵەتی تیپیکەڵێت 90 دقیقەم پێچێت، ڤیدیۆکە بچڕانی تیان نییە، کۆنتینیوەسە، یعنی نەن ئێدیتد ڤیدیۆیە لە یوتیوب دامناوە. بەڵام ئەزانی سپاینەڵ سێرجن هەیە 3 سەعاتی پێچێ، چکە بۆچی خۆنەوە نەبێ ئەو شتێکی خراپەکە بە ستایلی خۆیانێکە. یەک نێرفەکان لێک جیاکاتەوە فات دیپۆزیشن فاتێنێ لە بینی نێرفەکانە دانێ و حسابی سپاینەڵ کۆردی بۆکە. یعنی بۆم ئەزمونانە شێر نەکەین، بۆم ئەزمونانە لە بینی یەکە ئاڵوگۆڕ نەکەین، بۆی بزانین، بۆی بڵین کە ئیسفادە لە ئەزمونەکان یەکتری بکەین و لە ئاخیران نەتیجە باشترین خزمەت بە نەخۆشەکە بکەین. کاتە هۆکاری یەکەم بریتە لەوەی کە TOS
نەخۆشیێکی ون بووە، نەخۆشیێکی هەرچیوە، نەخۆشیێکی ون بووە لە نێوان اختصاسەکانە، لە نێوان وڵاتەکانە، لە نێوان کەلتورەکانە. ئێمە بین کویان کەینەوە بۆ ئەوەی ئەم ئەزمونانە شێر بکەین لە بینیەکان. خاڵی دووەم کەواکە ئێمە ئیڤنتی تۆس بکەین و لێرە بیکەین مۆزوعی مەوادی خامە. ئەن تۆ ناتوانین لەسەر ئیڤنت بۆم من ناتوانم لەسەر ئیڤنتێکی گەورە بکەم لەسەر لەنگ کانسەر. و پێم وایە هەرچی ئیڤنتی لەنگ کانسەر ژەکرێ هەر فەشەلە، سەرکەوتوو نابێ. ئەلبەتە فەشەلە بە ئاستی ئینتەرنەشناڵ ئەڵێم، تۆ لۆکەڵ هەرچی بکەی ئەوە مۆزوعێکی ترە. من باسەکە باسی ئینتەرنەشناڵە. بۆچی فەشەلە؟ لەبەرەوەی ئێمە خۆی لە ئەسڵا شێرپەنجەی سیەکان کاتێک کە بە کەڵکی عەمەلیاتیە لە 115 بە کەڵکی عەمەلیاتیە کە تەشخیصەکرێ، لە 185 تەشەنەی کردووە و ناتوانانی عەمەلیاتیکەی و سوودی نییە عەمەلیات بۆی. ئەم لە 115 لای خۆمان لەوانەیە زۆر کەمتر بێ، چونکە ئێمە پرۆگرامی سکرینینمان نییە. ئێمە ناتوانین لە حاڵتە سەرەتاییەکانە شێرپەنجەی سیەکان تەشخیص بکەینەوە. خۆشمان ئەوەندە ڕۆشنبیریمان نییە کە جگەرەمان کێشا بچین ساڵانە ئەشعەیە بگرین بزانین توش نەبووین بۆی ئەگەر توش بووین حەلیکەین. لەبەرەوەی ئێمە ناتوانین لەسەرەوە بکەین. بەڵام TOS نا، TOS حاڵەتێکی باوە. لەوانەیە هەندێک کەس بڵێن نەخێر دەگمەنە، باوەڕکەن باوە. من بەش بە حاڵی خۆم خۆشبەخت بووم لەوەی کە سێ برادر بەدەر لە ئیختیساسی منن، اختصاصی کاردیۆسۆراسی نین، قەناعەتیان بەبوونی TOS هەیە. هەر TOS بارانیان کردووم. ڕۆژنیە چەندین کەیسم بۆ نەنێر. لەبەرەوەی ئەو نەخۆشانەی کە ئازاری شانۆمەلیان هەیە نان بۆ لای ئێمە کە ئیختیساسی TOSین. چکە دکتۆری سنگ چ پێوەندی بە ئازاری شانۆمەلی هەیە بچم بۆ لای؟ ئەمە تێگەشتنی عامی خەڵک وایە. ئەچێ بۆ لای دکتۆری ئۆرسۆپێدیک، دکتۆری ئێسک و شکاوی، دکتۆری ڕۆماتیزم، دکتۆری مێشک و دەمار دەسی سڕە بێ، ئەوانیش بەپێی پێویست ڕەنگە باوەڕیان بە قەزەکە نەبێ، بەڵام سیان لەوانە باوەڕی بە قەزەکە هەیە. بۆچی من ئێستا بووم بەژێر TOSەوە لێرە؟ لەبەرەوەی باوە، بابەتێکی زۆر باوە، زۆر باوە، بەڵام لە هەمان کاتە ئێهمال کراوە، لایەن پزیشکانەوە ئێهمال کراوە. بۆیە ئێمە مادەیەکی خامی زۆری TOSمانەیە. ئێمە ئەبێ بین بە سنتەرێکی دنیایی هەموو جیهان کە خەڵک لە ئێمەوە فێر بێ لە TOSە. بۆیە ئەبێ ئیڤنتەر سەر TOS بێ و ئەبێ لێرە بکری. لەبەرەوەی مادەی خاممان زۆرە. و خاڵێکی تر بەڕاستی لێت ناشارمەوە کردنی ئەنجامدانی ئەم TOSە ئەگەڕێتەوە دوای فەزلی خوای گەورە بە بوونی سمارت ئیدارەیەکی هەیە، گرنگی بە عیلمەیە، گرنگی بە پێشکەوتنی زانستەیە، دەستگیرۆیی ئەکا، خاوەندارێتیەکە، خاوەنماڵی ئەکا. ئێمە لە ئیڤنتەکانی پێشوا کە میوانێک هاتوۆتە ئێرە ئەوەندە ڕووسورین لە ئەوروپامان بین، ئەوان ڕووزەر دەبن نازان چیمان بۆ بکەن. ئەوەندە لە سمارت ئەوەندە خزمەت کراون لە سمارت لە ئەوروپامان بین، ئەوان نازان چی بکەن. باشە، بوونی سمارت بەخۆی ئەپۆرچونتێکی زۆر مهمە. و من بەڕاستی گلەیم لەو پزیشکانە هەیە کە لە سمارت داوامەکەن و ئەم ئەپۆرچونتیە ناقۆزنەوە. بوونی ئەو ئەپۆرچونتیە لە سمارت ئێهمالکردنی بەڕاستی کفری نیعمەتە. سێهەمین لووتکەی جیهانی کۆنیشانەی دەرچەی سنگ گەورەترین ڕووداوی زانستی ساڵ.